هەڵەبجەیەکان لە خەم ڕەخسان چونکە بڕیاری بە پارێزگابوونیان هیچ کێشەیەکی یاسایی نەما و ئێستا 19 پارێزگای عێراقە چونکە ئەمڕۆ لە تیفڕەشید سەرۆک کۆماری عێراق واژۆی لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە کرد. نوقشان ناسیحی پارێزگار کە لە بەغدا بوو بۆ وەرگرتنی کۆپی سەرەکی مەرسومی بە پارێزگابوونەکە ئەو قەڵەمەی لە سەرۆک کۆمار وەرگرت کە واژۆکەی پێکراوە لە لێدوانێکیشیدا ڕایگەیاند کە پێنووسەکە و مەرسومەکە لە مۆنومێنتی هەڵەبجەدا دەنێن تا وەک بڕیارێکی مێژووی بمێنێتەوە.